ئەمڕۆ لە شاری سلەیمانی لە بەردەم باڵەخانەی پارێزگای سلەیمانی پەردە لەسەر میرێکی بابان پەردە لەسەر عەبدوڕەحمان پاشای لا ئەبرێت کە هەمیشە کار لەسەر ئەوە کراوە لە شارەدا کە هەمیشە ئەو کەسایەتیانەی کە لەم شارەیە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە ڕابردووە و توانیویانە کار بۆ ئەم شارە بکەن. میرەکانی بابان نمونە بوون کە توانیویانە لە دروستکردنی شاری سلەیمانی و لە برایم پاشاوە کە پەیکەرەکەی لە سەرای سلەیمانی و لە دانراوە و ئەو میرانەی تریش کە بتوانن پەیکەریان بۆ دامرێ ئەمە بۆ خۆی لە خۆیان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و ئەبێتە بەشێک لە ئەرشیفی ئەم شارە. جا کەمێکی تر پەردە لەسەر و پەیکەرە لابرێ ئێمەش ئەمڕۆ ڕاستەوخۆ هاوکارمان ئەژین ئێستا لە بەردەم باڵەخانەی پارێزگای سلەیمانیە و چەند میوانێکی شیلایە تاوەکو ئەوان زانیاری زیاترمان بنێ و بۆ ئەوەی کە بتوانین ئێمە زانیارەکان لەوانەوە وەربگرین و هاوکار مەژین ئێستا ڕاستەخۆ لەگەڵمانەیە ئەگەر گوێبیستی منی سڵاو لێبێ و بەیانی و باش ئەژین. سەحر سەرکۆ سڵاوتان لێبێت و بەیانیتان باش ئومێد دەکەم کە هەموو بەیانێکتان هەر خۆشی بێ بەیانی بینەرەکانیشمان باش. ئەمڕۆ ئێمە لە بەردەم بینایی پارێزگای سلێمانین مەراسمی پەردەلادان ئەکرێت لەسەر پەیکەری کەسایەتی مێژووی ئەو ڕەحمان پاشای بابان کە بێگومان مێژوویەکی زۆری بۆ خۆی تۆمار کردووە و یەکێکە لە کەسایەتە دیارەکانی نێو میرنشینی بابان. ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک لەو زانیاریانەتان بۆ گوازینەوە کە لێرە بەڕێوە ئەچێت هەوڵەدەین کە بەشێکی ئەو بابەتانی کە ئەمڕۆ لەم مەراسیمەدا بەڕێوە ئەچێت بۆ ئێوەی بگوازینەوە. من با پێویستم زانی کە ئەمڕۆ لەگەڵ پەیکەرسازەکەی کە ئەرکی دروستکردنی پەیکەرەکەی گرتوۆتە ئەستۆ کۆمەڵی گفتوگۆ بکەم بۆ ئەوەی کە زانیاری زیاترمان هەم لەسەر بەڕێوەچوونی مەراسیمەکە بداتێ و هەروەها هەم لەسەر ئەوەی کە هۆکارچی بووە کە ئەم کەسایەتی هەڵبژاردووە لە نێو کەسایەتە مێژوویەکانە کە پەیکەریان بۆ دروست بکاتەوە. بۆ ئەم مەبەستە کاک چێنەرستارم لەگەڵە. فەرموو کاک چێنەر. کاک چێنەرگیان ئەم کاتەوە باش؟ ئەم کاتەوە باش دارم زۆر باش بوو. زۆر سپاس کاک چێنەر. کاک چێنەر ئەگەر سەرەتا دەستپێک باسێکی شێوازی بەڕێوەچوونی مەراسیمەکەمان بۆ بکەی. ئەمڕۆ ئەم مەراسیمە بە چ شێوازێک بەڕێوەچێت؟ ئەمڕۆ مەراسیمی لادانی پەردە لەسەر سێیەم میری میرنشینی بابان عەبدوڕەحمان پاشای بابان لە بەردەم پارێزگای سلێمانی بە مەراسیمێکی شایستە و تایبەت لە ڕێی ئینزیباتخانە و کۆمەڵە کاری یاساییەوە و هەر سەرەتای دەستپێکردنی کارەکەشمان ناو پارێزگای سلێمانی بۆکو پرۆتۆکۆڵی کارکردنی ناو پارێزگا و کارکردنی میرانی میرنشینی بابان لێ مەراسیمەکە جێبەجێکرێت و کۆمەڵە وتار و شتی تیا و دواتر بە شێوەیەکی یاسایی و ئەکادیمی لەلایەن ئەو کۆمەڵە ئەفسەرەوە پەردە لەسەر پەیکەرەکە لادرێت. دەستەکانە خۆش بێ. کاک چێنەر حەزەکەم باسێکی ئەومان بۆ بکەی هۆکاری چی بوو لە نێو ئەو هەموو کەسایەتە مێژووەدا تۆ حەزت کرد کە پەیکەری کەسایەتی عەبدوڕەحمان پاشای بابان بنەخشێنی و دروستی بکەیتەوە؟ هەڵبەت کارکردنی من لەگەڵ ئەنجومەنی میرانی بابانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کۆمەڵە پرۆژەی هونەریان هەیە بۆ کەسایەتیەکانیان. کاتێک هاتنە لام و پێشنیاریەوەیان کرد کە پەیکەر بۆ کۆمەڵێک میرنشینەکە بکرێ. یەکەم کار کە دەستمان پێکرد بە پەیکەری ئەو ڕەحمان پاشای بابان بوو. یەکێکە لەو کەسایەتیانەی کە بەڕاستی بێ هەموو کورد و سلێمانی فەخری پێوە بکەین. بۆ من جێی خۆشحاڵی و شانازیش بوو کە توانیم پەیکەر بۆ شەخسێتە بکەم. هەڵبژارنی کەسایەتیەکان لەلایەن ئەنجومەنی میرانی بابانەوە بە من وتراوە. دوا بەدوای ئەمەش کۆمەڵە پرۆژەی ترمانەیە هەر بۆ هەمان میرەکانی بابان و کارکردن لەسەر ئەو شەخسێتانە و زیندووکردنەوەیان لە ناو شاردا. زۆر باشە. کاک چێنەر ئەگەر باسێکمان لە تایبەتمەندێتی پەیکەرەکە بۆ بکەی تایبەتمەندێتیەکانی بە شێوازەکە چۆنی هەوڵت داوە کە لەگەڵ کەش و هەواکە بیگونجێنی بە شێوازێک بێکە ئەم پەیکەرە زۆرترین کات بمێنێتەوە؟ هەڵبەت هەمیشە من جەخت لەسەرەوەکەمەوە کە کارە هونەریەکانم ئەوەی کە هێتە ناو شوێنە گشتەکانەوە هەوڵی ئەوما بە باشترین مەواد بکرێم. ئەم پەیکەری عەبدوڕەحمان پاشای بابان بە هاڕاوی بەردام ڕۆشتووە. ئەم مەوادە من تەقریبیەوە 10 ساڵە تەجروبەیە یەکەم کە گونجاوە بۆ کەش و هەوای سلێمانی ینی لەبارە بۆ کارکردن و مانەوەی لەوەیە. ئەوەی کە جێی خۆشحاڵیشە ماوەی تقریبی 4 بۆ 5 مان کاری تیاکەم و ینی هەموو پرۆژەکانی خۆم ڕاگەر بۆ ئەم پرۆژەیە
کارەکە بە ئاستێکی زۆر باش دروستکراوە و لایەنی هەڵسەنگانی لیژنەی ئەنجومەنی میران بە بەردەوامی متابعیان کردوون بۆەوەی کە چونکە کارکردن بۆم شخصێتە مێژوویانە مەسئولیاتێکی زۆر زۆرە چونکە هەم جلوبەرجیان هەم شێوازی تەنانەشم شێری دەستیان و ئەوانە و فەقیان و کڵاو و جامانە و ئەو خوریانەی ملی و کۆمە لە ڕەمز و ڕموزە بووە لەو کاتەیە وەکو چۆن ئەڵێ نیشانەی سەربازی ئێستا بووە پلەبەندی بووە ئەو شتانان ڕێنمایی کردو منی زۆر بە باشی توانی و بەم جارە وەکو هەمیشە ئەڵم جار بەجار لە کارەکانم هەست بە پێشکەوتنێکەکەم و کارێکی زۆر باشم تا کرد. دەستەکانە خۆش بێ کاک چێنەر ئەگەر باسێکمان لەوە بووکەی هۆکاری چی بوو کە بەردەم بینای پارێزگای سلێمانی و ئەم شوێنەتان هەڵبژار بۆ ئەوەی کە پیکەرەکەی تێدا دابنرێن ئەمە اختیاری بەڕێستانە یاخود بە چ شێوازەکە ئەگەر ڕوونکردنەوەمان لەسەرمان بەڵێ هەڵبەت ئەم پیکەرە پێشتر لە هەر دەواازەی بەردەقارەمان پیکەرێکی ئەو ڕەحمان پاشای بابانی لێ بووە کە لەلایەن کۆمەڵێک ژیان ڕەشەوە بەلایەن کۆمەڵە کەسی نەفامەوە پیکەرەکە شوێنرا کە هەر کاری پیکەرسازێکی تر بوو هەڵبەت وا قسەیان لەگەم ناکرد کە ئەم پیکەرە بەرینەوە بۆ هەمان شوێن بەڕاستی من ئامادە نەبووم بچمە جێی هیچ پیکەرسازێکی تر چونکە ئەویش قابلیت و کۆمەڵێک ئیلتیزامای شخصی خۆی هێو نابێ بەڕاستی ئێمە بەس بیر لەوەکەنەوە خۆم چی ئەەکەم من وتم ئەو شوێنی پیکەرە بۆ هەوڵ باوە پیکەرسازە خۆی بتوان لە جارێکی کە لەویان نۆژەن کرێتەوەی دروستی کاتەوە من ئەم پیکەرە دروستەکەم و یەکەم اختیارمان ئێرە بوو دووەمیشمان لای پردەکەی دەباشان بوو تر لەگەڵ ئەنجومەنی میرانی بابان و ئەوانە قسەمان کرد کە لەسەرەوەی کە ئێرەمان هەڵبژار بە خۆشحاڵیەوە سەرۆکایەتی شارەوانی و زۆر سپاس بۆ پارێزگای سلێمانی کە داواکەیان قبول کردین و خۆشبەختانە ئەمڕۆ دایبینی مەراسیمێکی شایستایی بیرێت. زۆر باشە زۆربەی کات لە کاتی پرۆگرامەکانی ترا کە لەگەڵ پیکەرسازەکانە گفتوگۆمان کردووە هەنێجار ڕەنگە گرفتیان لە دروستکردنی پیکەرەک خودی پیکەرەکەیان نەبوو بێ گرفتیان لەگەڵ شوێنەکە هەبووە کە لە شوێنێکا پیکەرەکەدا ئەنێن تا چەند لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ هونەرمەندانی وەکو بەڕێستان هەماهەنگن یاخود هاوکارن بۆ ئەوەی کە کارێکی ئاواهی کە دروستی ئەەکەن ئەوانش زیاتر یارمەتی دەرتان بن. وەڵام من ڕاشکاو بم لەوەی کە هەمیشەر کارێکم کرد بێ هاوکارم بوون بەڕاستی ئەویش ئەکەوێتەوە سەر ئەوەی ئەزانم چۆن ئیشەکەم و کوالەتی ئیشەکانم چۆنەوە پیکەرسازەکانی تریش هەڵبەت زۆربەی کات بیدایەت لە شارەوانی سلێمانی زۆر قەڵەمان بۆ دروستەکە سەم ستافە تازەی سەرۆکی شارەوانی لیلاخان و جەنابی کاگوتۆر هەڤاڵەوانە بە بەردەوامی ئەزانن چۆن قەرار لە شوێنەکەەوە ئێمەش ئەزانین شو هەڵەبژێرین بۆ ئیشەکە ئەمە هۆکارەکە بۆی کە پاڵپشتیمانەکە کە بتوانین شوێنەکە گونجاو بێت و قەنەعەتی شامپیەکەین کە لایەنە باشەکانی چییە ئەمە ینی ئێستا چەند پرۆژێکی کەمان هەیە لەگە پارێزگای سلێمانی دیواربەندێکە بۆ 4 مێژووی گەورەی شاری سلێمانی ئەویش دوای گفتوگۆیشی ئەوە خۆیان بە خۆشحاڵیەوە شوێنیان بۆ بژاردم و پیکەریتیاکەم ینی بەڕێی من لەگە شوێنێکی گونجاو هەبێ هیچ کەسە لاری نێرەدانان. زۆر باشە ئەگەر باسێکمان لا پیکەرەکە بۆ بکەی کاک چێنەر لە سەرخودی پیکەرەکە هیچ کاپشنێک بوونی هەیەواتە ئەگەر کەسانێکی غەیرە کورد لە وڵاتێکی ترەوە لە ناوچەیەکی ترەوە سەردانی ناوچەکەی ئێمەیان کرد دەست بەجێ ئەم پیکەرە ببینن ئەتوانن لە ڕێگەی ڕەمزێکەوە ئاماژەیەکەوە کۆمەڵێک شارەزاییان لا دروست بێت و بزان ئەم کەسایەتێکێ هەڵبەت دەکەوێتە سەر ئاستی شارەزای ئەو کەسانە ئەو میوانانێک هێنە ئێرە ئەگەر شارەزای مێژوو بن هەڵبەت جلوبەرگەکە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش عوسمانیەکان و ئەوانە کە چۆن جلوبەرجی سەربازی ئێستا چۆن لەم سەردەمە ئێمە تەقریبی جلەکان هەمووی لێگەچێت لە هەموو شارەکانە ئەمیش هەمان شتە هەرجلی قیادەکانی کورد بە تایبەت ئەم شێوازەیە ئەویش کاک محەممەد جێگری میری میرانی بنەماڵی بابان زۆر بە تەقیقی دانیشتوین بە بەردەوامی نامی بۆ نردم بە بەردەوامی تەلەفۆن هەبوو هاتون سەردانیان کردووە کە شێوازی کارەکە ئەبێ وا بێت ینی بەڵام خۆشببختانە ئەوەی کە تویانە کردومەوە دوای خۆشم کە سێرچم کردووە جلوبەرگەکان وا بۆ بەڕاستی ڕۆشتمەوە بۆ سەردەمە کۆنانێ بە پێی سکێچ و ئەو تابلوانەی چێشراوە بە نسبەتەوەشی ئەگەر میوانێ بێ شارەزا بێ ئەزانێ و هەڵبەت هەر میوانێکیش بێ متەرجمی لەگەڵا ئێمە ژیان نامەی ئەو ڕەحمان پاشامان میری میرانمان نووسیوەتەوە بە کورتی وەزایدەن لە پێشی تابلۆکەش چێ سەپۆرتی شەکەی کردو و چێ دروستی زۆر باشەمە بەستم هەر ئەو بابەتە بوو کاک چەنەر دوا پرسیاری من ئەوە بێ بۆ تۆ کە هاوشێوەی ئەم جۆرە پەیکەرانە چی زیاتر ئەبەخشێ بە شاری ڕۆشنبیری واتە ڕەنگە بەداخەوە خۆت ئێستا ئاماژەت پێکرد پێشتر ئەم پەیکەرە لە دەربەندی بازیان بوونی هەبووە بەڵام لەلایەن
چەند کەسێکەوە کە هیچ هەز بە بەرپرسیارەتی ناکەن بەداخەوە پیکەرەکان لە ناوبردبوو بەڕێستان لەسەر هاوشێوەی ئەم جۆرە پیکەرانە و نەخشاندنی هونەر لە ڕێگەی پیکەرەوە و گێڕانەوەی مێژوو بۆ شاری ڕۆشنبیری ئەمە زیاتر چی بووە شارەکە بەخشێت هەڵبە زۆر ڕوونە تۆ زیندوکردنەوەی ئەم کەسایەتیانە بەڕاستی ئەرکە یعنی تۆ ئەم کەس سەمە سێمیری میرنشینی بابان بۆ ئیبراهیم پاشا دروست کراوە لەسەرا ئەوش یەکێ بۆ لە میرەکانی کە سلێمانیان دروست کردو سلێمانیان بەڕێوە بردووە بەڕێی من ضرورە و ئاوردانەوە لە مێژوو زۆر گرنگە چونکە مێژوو هەڵسەنگانی میلەتەکە دەکەن مێژوو پێوەرە بۆ ئەوەی کە ئەو میلەتە چی بووە بۆ نمونە تۆ من وەختی خۆی پەیکەری ئاولەسیسم کرد ئۆکێ خەڵگەین ئەزانی ئاولەسیس چیە بەڵام نیان ئەزانی لە خۆیەکەم خۆ پیشاندانی سلێمانی بۆ و بابەتەکە زۆر گشتگیرتر بوو خەڵک زیاتر تێگەشت لەوە و ناسییان کەساتەکانە بۆیە هەڵبەت زۆر گرنگە کارکردن بۆم شخصێتانە و لە هەر نەک لە سلێمانی و هەولێر و کوردستان لە هەر شوێنێکی دنیا پەیکەری ئەم میرانە هەبووە پەیکەری ئەو بۆ کەسانی کە ئەو شوێنیان دروست کردو و پادشابوون لەوێ پەیکەریان بۆ کراوە هەڵبەت دەمەی ئێمەش بەدەر نییە لە خزمەتکردن و زیندوکردنەوەی مێژوو دەستەکانە خۆش بە سپاس بۆ کاتێککە بە ئێمە بەخشی کات سپاس بۆ ئێوە بەخێر بێ دەستە خۆش بێ بەڵێ سەرکۆ سەحر ئەمە تەواوی ئەو زانیارانە بوو کە من لەگەڵ کاکچێنەر گفتوگۆم لەسەر کرد و بە ئێوە بابینەرانم گیان ومە دەکەم کە تەواوی مەراسیمەکە بە شێوازێکی باش بەڕێوە بچێت منەگەڕێمەوە لای ئێوە بۆ ستۆدیۆ دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆن ئەژین سپاس بۆ کاکچێنەر وەکو هونەرمەندێکی پیکەرساز کەمیشە هەوڵیاوە ئەو کەسایەتیانە جارێکی تر لە ڕێگەی پیکەرەوە بۆم شارە دروست بکات کە کەسایەتەکان بوون توانیویانە ڕۆڵێکی بەرچاویان هەبێ میری بابانی ژەزانی لە دروستکردنی ئەم شارەیە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە و ئەو ئێستاش کە ئێستا ئەم پیکەرەی عەبدوڕەحمان پاشای داناوە لە دەواازەی شاری سلێمانیە توانی بڵێ لە بەردەم باڵەخانەی پارێزگای سلێمانیە کە هەر میوانێک هەردا سەردانکەرێک لە تاسڵوجەوە کە هێتە ناو شاری سلێمانیەوە ئیتر ڕووکەشی سلەیمانی ئەبینێ جوانی سلەیمانی ئەبێنێ بێگومانە پێکەرانش بۆ خۆی پرسیار دروستەکات و ئەوەشی زۆر گرنگە ئەوەیە سەحەر زۆر جار ئێمە ئەم پەیکەرانەی کە دروست سەکریا خۆ دیواربەندانەی کە دروست سەکری لە شاری سلەیمانیا گرنگە ئێمە هۆشیاری بین بە مناڵەکانیشمان یعنی زۆر کات پرسیار ئەکرێ ئەمە چێە ئە باسی ئەولەسیسی کرد باسی ئەولەسیسی کە پەیوەندی بەم شارەوە هەیە و لەبەردەم سەرایە چی کراوە لە ڕابردووە چۆن هەوڵیانەوە بتوانە ئازادی بەدەستبێن و چۆن پارێزگاریان لەم شارە کردووە ئەمە زۆر گرنگە یان میوانێک ڕوەکاتەم شارە بە تایبەتی کە گەشتیارەکان تۆک و خەڵکی ئەم شارە پرسیارێ لە تۆکە با ئەو نەزانیاریت هەبێت کە بۆشی بکەیت ئەمە برایم پاشایە چێ بووە برای پاشا ینی بتوانین زانیاری بیتێ بۆ تۆ ئەمانە هەمووی زۆر گرنگن تایبەتە بەم شارەوە چونکە ئێمە بیرمان نەچێ ئەمە شاری ئەدەب و شاری ڕۆشنبیریە کە بێ هەمیشە بەو جوانی خۆیەوە بیهێڵینەوە